لە هەر جێگەیەکن سڵاوی ئەمەتان لێ بێ، بەیانیتان باش بێ، بەیانیتان پڕ خێر و بەرەکەت بێ. خۆشحاڵم ئەم ڕۆژ لەگەڵ دێرین کۆمەڵێک بڕگە و بابەتی جوان و هەمەڕەنگمان بۆ ئامادەکردوون. دێرین بەیانیت باش. سپێداتە باش بیشاکار توێچەوەی هەربژیت. زۆر سپاس. سپێدا هەوا باش بیت بینەرێن هێژاین کەناڵی کوردستان 24 جارەکاتی لە پرۆگرامێ بەیانی 24 ئەم هاتینە خزمەتە هەوەیەن هێژا و خۆشتبی. ئەڤڕۆ چاوەرێ مەگەلێک دێ تەوەرەکی گرنگ بی. ئەڤڕۆ ئەم دێ بەحسا بەرەو پێشخستنا گەنجان لە سەدا 21 داکەین. ئەم چاوا دێ خۆ بەرەو پێش بین، ئەم چاوا دێ سکیلا بکارئینین، ئەم چاوا دێت بە سەردەمەیدا شێن ببینە گەنجێن سەرکەفتی. ئەزدا حازێژە هەوەتکەم هەتا دوماهی کێتت گەلمەدا بن. ئەڤڕۆ دکتۆر تەها بەرزنجی دێ میێوان ستودیۆیە بەیانی 24 بیتن دێ گەلێک تەوەرەکێ گرنگ مەهەبیت دیگەلمەدا ببینن. بابەتێکی هوەری دەست پێ بکەین. هوەر بەر لە هەر شتێک دەبێ بۆنەتەوە بێ. ناونیشانی ئێوارە کۆنسرتێکی گروپی مۆسیقای ڕەسەم بوو لە شاری کۆی خۆشەویست. کۆنسرتەکە کە ژمارەیەکی بەرچاو هوەرمەند و جێگرانی گۆرانی و مۆسیقای ڕەسەنی کوردی ئامادەی بوون لەلایەن بەشی هوەری و ڕۆشنبیری کۆیەوە ساز کرابوو. لە ئێوارە کۆنسرتەکە ژمارەیەک هوەرمەندی دیاری کورد ئامادەبوونیان بە گۆرانی و مۆسیقای ڕەسەنی کوردی ئاوێتە کرد. دەتوانم بڵێم ڕۆبعی ئەو خەڵکەی لە ناو قاعەکە بوو لە دەرێ جێگای نەبوو دانیشی خۆتان شایدی ئەوم بۆ دەدەن کە گەڕانەوە شوێن نەبوو لەبەر ئەوەی زۆر قەرەباڵغ بوو. تەنانەت سەر پێ پلیکانەکانیش هەر بینەرلەی دانیشتبوون. کۆی هەمیشە ئاوایە، کۆیە شارێکی زیندووە. ینی من پێت دەڵێم هەفتانە چالاکی ئەدەبی و فکری لێرە هەیە، دەبێ نیو ساعت پێشتر بچیتە ئەو چالاکە چونکە جێگای دانیشتنت نامێنێت. ئەم ستایلی ئێستا هەیە بڕوات بێت ناڵێم ئێمە دژی ئەو ستایلە ئیشەکەین، ئەمما چەند گۆرانی ڕەسەن کاڵ بێتەوە ئەوانە زاڵە بن گۆرانی پاپ و گۆرانی یعنی ئەمانە بەڕاستی ئەکەونە ناو ڕەسەن ئەیفۆتێنن حتا ڕەسەن بە قووەت بێ قووەت نییە بیڕوخێنێ، ئەمما ڕەسەن ئەگەر لایدا لە خەتی ڕەسەنایەتی خۆی بڕوات بێ هەموو شتێک کاڵا بێت.
ڕەسەنایەتی واتە گرنجیدان بە مۆرچی شوناسی کوردەواریمان و ئەوەی ئەمڕۆ بینیمان هەمووی میلۆدی کوردی بوون و هەمووی ئاوازی کوردی بوون. زۆر جاران ئێمە لەگەڵ ئاوازی کۆن و لەگەڵ ئاوازی فۆلکلۆر وامان لێ دێکە تیکرارەکەی وای لێ دێکە تۆ بێزارکەرە، بەڵام لە هەمان کاتیشدا تەماشا دەکەی هەر جارەی جوانێکی خۆی هەیە، چوارچێوەکی جوانی خۆی هەیە. بۆیە ئێمە ئەمڕۆ هەستمان کرد کە مۆسیقای کوردی، گۆرانی کوردی هەمیشە بەرەو پێش دەچێت، هەمیشە گەشە دەکات. ئەمەش ئەوە دەگەێنێت کە لە هەرێمی کوردستان گرنگی بە بواری مۆسیقا و گۆرانی دراوە و ڕۆژ بە ڕۆژ دەبینین ئەم هونەرە باڵاتر دەبێت. طبعا دێرین کاتی خۆی جێڕنەوە دیکتاتۆرێکە بێت کە وڵاتان داگیرەکە و ئێوێ هێرش کاتە سەر وڵاتێک ئەڵێت بڕۆن یەکەم شت هوەرەکەی لە ناوبەرن، بۆیە هیچ ڕەسەنایەتیەک و کەلتورێکی نەمێنێت. جا دڵخۆشم کە بەو جۆرە کۆنسێرتێک لە شاری کۆی خۆشەویست بەڕێوە چوو، یعنی بینیمان کە خەڵک لەسەر عەرزەکە دانیشتو قەرەباڵغ بوو شاکار. ئەنجا بەشداریکردنی ئەو هەموو هوەرمەندە ڕەسەنە بەیەکەوە زیندووکردنەوەی ئەو هەموو بەرهەمە جوانەی کورد بەڕاستی جێی دەستخۆشیە و جێگەی شانازی. شاکر بەجاگەر تو ڕوخسەتی دەی ئەم بەحسە تەوەری خۆیەکی بکەین. فەرموو. ئەسگەلێکها یا ئێنێرژیمە ئەوڕۆ چونکی تەوەرێکی گرینگە ئەس خۆشی گەنجم جەنزات و گەنجیانە گەنجی خلاص شاکاریش گەنجە بینەرە بەلە بینەران هەروەکی مەدەستپێکی ئاماژە پێدا ئەوڕۆ تەوەرێمە تەوەرەکەی گەلک گرینگە ئەوڕۆ دێمێڤانداریا دکتۆر تەها بەرزنجیکەین مامۆستای زانکۆیە دێ بەحسا بەرە فێرچوونا گەنجاکەی لە سەدەی 21 دکتۆر تو گەلک فێراتی زۆر سپاس بەیانیتان باش بەیانیتان گوڵ و گوڵزار و ئەم جوانیەی پشتمان بەیانی لە هەموو کوردستانیان باش. دێرین هەر بۆ شاکار نەڵێم بۆی ئەپارڕێمەوە، بەڵام بە پێی ئاخیر سێرڤەی عالەمی تاوەکو 41 ساڵی گەنجە ئەنجا بۆیە 2001 وانە خەینە ئاخر هاواش نەواش ئەجا شاکر پێشەوەی باس لە تەوەرەکەمان بکەین دکتۆر مامۆستای من بوو لە زانکۆ، ئێستا زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە لەگەڵ یا دانیشتۆ. بۆ منی شەرەفێکی گەورەیە کە لەگەڵ گەنجانی وەکو تۆ ئێستاش بەردەوامم. طبعاً کاکە شاکار زانکۆ کە کەسانی وەکو دێرین خانی چایە و گەنج و ئاوها ڕۆژە ئینێرجی هەیەاتێ بەڵێ خۆشە ئاسایی. مامۆستا بە پرسیاریەکەممان دەست پێ بکەین، لێهاتووی لە سەدەی 21دا چییە؟ لێهاتووی لە سەدەی 21دا چییە؟ طبعاً لە کتێبی هانس ڕۆسنینگ هەیە کە باسی فاکت فۆڵسەکە ئەڵێ گەشتبینی واتە پۆزەتیفی، پۆزەتیفی واتە لێهاتووی، واتە کەی من ئەبمە لێهاتوو کەی من لێهاتووەکانی سەدەی 21 وەرەگرم ئەو کاتی کە من پۆزەتیف بووم. کەی پۆزەتیڤ ببم ئەو کاتێک کە گەشتبین بم. باشە واتە ئێمە ئەگەر پێشەوەی بچینە سەر خاڵی سێم کە لێهاتووەکانە لەناو هەموو شتێکا کە ئێمە سێریەکەین نقطەیەکی زۆر زۆر جوانی تایە. ئەگەر هاتو من سێری ئەو نقطە جوانم کرد و پۆزەتیڤ سەیرم کرد کەواتە من گەشتبین بوومەوە پۆزەتیڤ بوومەوە ئەتوانم لێهاتووەکانم بەرەو پێشەوە ببم. یەکێک لە مشکلەکانمان ئێمە گەنجەکان هەندێکیان زۆر ڕەشبینن. ڕەشبینەکە چییە؟ گلەی لەواکە لەواکە ئەوە نییە وانەبووە وانەبووە وانەبووە، بەڵام ئەگەر بێتە سەر ئەو شتێکە گلەی لێکە هێشتا شتێکی جوانی تایە. زۆر جار لەگەڵ تەلەبەکانە باسی ئەوەکەم ئەڵێم نییە لە ناو وشەیەکە لە ناو حاڵەتێکە لە ژیانە شتێکی جوانی تیانە بێ. ئەو ڕۆژەیەکی چاوتی فزولی گرتی وتی مامۆستا مردن کوێی جوانە؟ وتم تۆ مەڵێ مردن. بڵێ من ژیانێکم هەیە خوا ئەم ژیانەی یاوە پێم کەسەکانی خۆشمێ ئەیان بینم هەڵەسم دائەنیشم ئەخۆم ئەگەڕێم ئەسوڕێم ئەم سروشتە جوانەی کوردستانە بینم کە ڕۆژم تەواو بوو ئەچمەوە بۆ لای خوا هەها جوانیەکەی ببینە نا چکە ئەگەر هەر هەممان بڵین مردن هەیە دا من ئەبێ دابنیشم و دەستە وەستان و هیچ نەکەم و
اینجا بۆیە لێ هاتووی لە گەشتبینیەکەوە سەر هەڵەدات. باشە مامۆستا ئەگەر نەمان بێت دکتۆر عەفو بەڵێ گیان ئەگەر نەمان بێت چی ڕۆیە یعنی بۆ ئەبێ زەرور بێ هەبێ بەڵێ قوربانجان هەتا سەدەی 20 لێ هاتووی شتێک بوو یعنی ئیجباری نەبوو نەدوایە طبیعی بوو باشە بەڵام هەدوایە باشتر بوو ئێستا بالعکس بۆتەوە ئێستا ئەگەر نەدبێ ناتوانانی سەرکەوتی ڕۆیە بۆ نمونە بۆ نمونە بەسیترین شت یەکێک لە لێ هاتووەکانمان یەکێک لە کۆمپیتەنسیەکانمان کە بە ئینگلیس پێڵەن کۆمپیتەنسیان سکیل بریتە لە کۆمیونیکیشن سکیل ڕێگای گفتوگۆ هەمومان گفتوگۆ ئەزانین بەڵام ئایا هەموو کەسێک ئەو گفتوگۆی ئازانێ بۆ ڕازیکردنی بەرامبەرەکەی باشە ئایا هەمومان توانای ئەو گفتوگۆیەمان هەیە بتوانین لە شوێنێکە ببین بە قسەکەرێکی گشتی و خەڵک گوێمان لێ بگرێ من کە کۆمەڵێک لێ هاتووی سەدەی 21 ئەوانم نەبوو کەواتە لە کۆتا کۆتایی ئەمێنمەوە لە ئاخیرەکان ئەمێنمەوە بەسیترین شت سێرڤەیەک بڵاو کراوەتەوە لە بەحسێکی زۆر تازەیە ئەڵێ 2500 ئەگەر غەڵەت نەبم هەڵگیری ماستەر و دکتۆرا لەم کاتەیە بە دوای ئیشە ئەگەڕێن سێرچی ئیشەکەن باشە بەڵام سەتا تەوەقعەکەم 20 بۆ 25 ئەو کەسانی کە کارەکەن بێشەهادەن باشە ئەمە چیمە ئەم پێڵێ ئەمەوەمان پێڵێ ئەگەر من لێ هاتوویم هەبێ زۆر بە ئاسانتر ئەچمە ناو ژیانەوە ئەگەر نەمبێ زەحمەتتر و درەنگترە شاکارجان بەسیترین شت بۆ ژیانی هاوسەری واللهی تۆ زەواج کردووە بڵێ لێرەوەکەی باشە زەواج کرد تۆ ئەگەر لێ هاتووی گفتوگۆ نەبێ ناتوانانی لەگەڵ ماڵەوەی هەڵسو کەوت بکەیت ناتوانی بگونجیت ناتوانی بەردەوام بێ ئەم کچە جوانەمان ئەگەر لێ هاتوویەکی گفتوگۆی جوانی نەبێ ناتوانێت کەسێکی زۆر باش ببینێتەوە کەواتە لەو دقەی تۆ هەڵەسی پێویستت بە سکێڵەکان بە لێ هاتووەکان هەیە تا ئەو دقەی کە ئەخەویت باشە دکتۆر تو بەحسی لێ هاتوواتکەیت و بەحسی سکیڵاتکەی ئەو سکیڵێن گرنگ چنە و پێویستە مەدبە سەردەمایدا هەبیتن پێویست ینی هیچ ڕێکێک نییە دەبی ماوە سکیڵە هەبن هەتام خوددان کارین خۆبین هەتام گەشت بین هەتام سەرکەفتی بین بڵێ دێرین خان سکێڵەکان زۆر زۆرن باشە کۆمەڵێکمان هەیە پێیانەوترێ فۆرسی کە ئەم سکێڵانە ئیجبارین بۆ ئیش و بۆ بەردەوام بوون کۆمەڵێک سکێڵمان هەیە توانامان هەیە هی ژیانە باشە بەڵام ئەگەر تۆ هەر هەمووی لە من بسەنیتەوە بڵێ من هیچ سکێڵێک نایم بە تۆ بە هیچ سکێڵێکە ناهێ لەم تێپەڕی یەک سکێڵتە دەمێ پێتەڵێم بێنە سکێڵی گفتوگۆکردنم بەرێ بۆ لە گفتوگۆکردنە من ئەچم بۆ ئەوەی کە سکێڵەکانی تریش وەربگرم باشە بەسیترین شت من بە هەستمە سەر بۆردەکەم منیش بێمەلاتەوە ئاسایە وەڵا کەیفی خۆتە یەتە لامەوە وەرە چکە من پرسیار لە ئێوەکەم شاکار خۆت ئامادە بکە بەخواوە مامۆستای منە من ئەزانم چۆن بووە باش ئێمە سکێڵێکمان هەیە کە ناوی کۆمیونیکیشن سکێڵە باشە مامستا دیارە لە کامێرە ئەگەر هاوکارانمان دیارە قوربانجان ئەوکەی کەواتە لێ هاتووی گفتوگۆڵین باش من بۆ ئەوەی گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکەم بکەم بۆ ئەوەی بەرامبەرەکەم ڕازیکەم شاکار پێویستم بە چییە پێویستە بە لێ هاتوویە ئۆکەی پێش لێ هاتووی من ئەمە لێ هاتوویە خۆی من لەگەڵ تۆیە ئەمێ قسە بکەم گفتوگۆ بکەم مەسجێکم پێ بدگەێنم چی و چی بەکارێنم قساکەی زمانێکی شیرین ئۆکەی کۆرە من هیوایەتم و شتانەی لە سۆدیا ڕۆبابێت تۆزە پێ بکەنم باشیان با بڵێن من وشە بەکارێنم باش ئەمە یەکەم پێویستم بۆ شەیە دووەم پێویستم بە چییە دووەم پێویستە بە چییە یاڵە دێرین قسەزانی هەر وشەکەیە چکە کە قساکەم بەدی لانگویج دەست خۆش با بڵێن زمانی جەستە باشە سێم پێویستم بە چییە چکە پێویستم بە سێشتا سێم با تۆ بیڵێ نا ئای کۆنتاکتیش هەر بەدی لانگویجە سێم پێویستم بە تۆن ئۆف ڤۆیسە ئەو تۆنەی کە قسەی پێکەم زۆر باشە با من ئالێرە دوو خەت بکەم ئەمەیان بنووسم شاکار ئەمەیان دێرین ئەوکەی شاکار تۆ بۆم بکە بە 100 هەر یەکی لەمانە چەندیە دەیتێ
قوتەکەی چەنە لەسەر بەرامبەرەکەم قوتەکەی چەندێکە لەسەر بەرامبەر مثلەن من ئایا وشە ئەگەر قسەی جوانم پێبێ قسەی بەتوانان پێبێ دکتۆر بەڕای من ئەو کەسی کە لە بەرامبەرتە قسەی بۆکەیت زۆر دەورە بینێ چکە بەڕاستی هەندێک کەس هەیە نە وشەی جوان تەسیری تەیەکە نە تۆنیدان تەسیری تەیەکە نە بەدی لەنگویجیش تەسیری ئێمە ها یەکسەر مەبەستم هەنێک کەس وانە ئێمە عامەتەن ئەڵێن تۆ عامەتەن وشە لای تۆ قوتی چەند دکتۆر من لە هی دوام دەست پێ بکەم یەک دقا دێرین ئێمە لای تۆ بەڕای من شێوازی لە سایە چلیێمێ چلیە داتێ بەدی لانگویج سیا چەندە دەیتە زمانی جەستا بۆ نمونە یعنی تۆن ئەو ڤۆیسی چی نایتێ نانا ببوورە ئەویش سی ئەویش سی مەبەستم هەردووکی بەیانی بۆیە زایری دەڕەتی دویکی من لە بەدی لەنگویجەوە دەست پێکەم هەستەکەم بەدی لەنگویجەکە بێ زیاترین بێ شەستی ئێمێ شەست بەڵێ قسە وشەی جوان دەربڕین زۆر بیست ئەویش بیست ئەمیش بیست دەستان خۆش طبعا مۆبایلتان پێ و ئینتەرنێتی لەسرە بەڵێ باش بەبێ زەحمەت بەس بۆم بنووسن کۆمیونیکیشن سکیل پەرسنتێج وڵی دکتۆر من لەگەڵ دێناسێکە بنسە کۆمیونیکیشن سکیل پەرسنتێج طبعا کە ئەمە بە پێی عالەمیان دیاری کراوە بابزانین چەند معنەیەتێ کۆمیونیکیشن چی مام کۆمیونیکیشن سکیل پەرسنتێج چەنە؟ خەتەکەمان زۆر خەتەکەتان زۆر خاوە بە پێی ستانداردی عالەمی کە ئەبراهەم دیاری کردووە ئەڵێت وۆرد کە ئەنیشتاین عاقڵترین کەس بووە توانیوێتی وشەی زۆر عەجایبی هەبێ سەیا حەوتە بەدی لانگویج سەیا پەنجا و پێنجە باشە و ئاخر دانەشمان تۆن ئۆف ڤۆیس سەیا سی و هەشتە یعنی نزیک بووم تۆ نێزیکی منیش نزیک بەڵام چل و حەوت زۆر فەرقیان نییە هەر سی و سێ دەرەجەیەکیان فەرقە ئەمە لێرە چیمان پێڵێ ئەمە لێرە پێمانەڵێ زۆر جار ئێمە بێزارە بین ئەڵێن فڵان کەس گەلێ زۆر ئەڵێ وایە برادەرێکم هەیە فڵان کەسە گەلێک زۆر ئەڵێ بۆ بەس دکتۆر من پێم وابوو ئەوەی یەکەم مەبەست جوانی قسەکردن و وشەی جوانی هەر وشە وشە عامەتەن بۆ لە بەرەوەی بەدی لانگویج زیاتر تەسیرە کاتە سەر بەرامبەرەکەم ئەمەیە هونەری گفتوگۆ باشە خۆ هەمومان ئەزانین قسە بکەین هەمومان ئەزانین لەگەڵ بەرامبەرەکە گفتوگۆ بکەین بەڵام ئایا هەمومان ئەزانین ئەو قسانەی ئەیکەین فقط سەتا حەوت تەسیر لە بەرامبەرەکەکە ئێستا وا دابنێن من بە هاتمایەوە ئاو هاو دەسم نەجوولاندە بمتە دەی ئێستا پێم بڵێن با ئێمە وا بکەین وە ناکە یان تۆن ئۆف ڤۆیس ئەبێ سەوتمان داگرین بەرزکەینەوە لە شتەکانە زیادی کەین بۆ لە بەرەوەی تەسیر زیاتر لە بەرامبەرەکەکە بەسیترین شت فەرموو من چیم دێوە بیکەن دەستان بۆ پێشەوە یاڵە شاکە بۆ پێشەوە بۆ سەرەوە ئەخ من چاکەتم لە بەرای ئایبی نییە باشە بۆ خوارەوە دەست خۆش ئەمە خوارەوەیە والله توش بووین باشە بۆیە بەدی لانگویج یاخۆ با بڵێن زمانی جەستە زۆر تەسیری زیاترە دکتۆر ئاخر ئەڵڵا بێ بم بەیانی وڵای من خۆم کارە خەو بەرینەوەم تۆ ئەم امتیحانەمان پێەکەی باشە دکتۆر ینی کەسێک بۆ کەسێکە گۆڕێ و یاسایانە یعنی یان بەسەر هەموو کەسێکە هەر یەک شتە ئەم یاسایە ستانداردە بەڵام خەڵکی تایبەتمان هەیە کە هەندێک شت ئیشی لەسەر ناکات باشە چونکە بۆ من ئەبێ بزانم یەکەم شت کەسی بەرامبەرەکەم بخوێنمەوە توا بمبورە هەڵەسمەوە دیسان بە ئەمە لادەین کاکە شاکار ئێمە ئەبێت یەکەم شت پێشەوەی من هیچ شتێک بکەم لەگەڵ بەرامبەرەکەم ئەمە ئەرزە 360 پلەیە 360 نەو ئەتەبیعەتمان هەیە ئەبێ من دابەشیکەم بەسەر 4 بەشە بەشێکیان پیانەوترێت درایڤەر واتە ئەوانەی کە زۆر لە خۆ ڕازین و خۆیان بەڕێوە ئەبەن و ئێمە پیانەڵێن مەعەقەدەکان باشە بەشێکیان پیانەوترێ ئەنەلایتیکەڵ واتە ئەوانەی کە محللن زۆر شی ئەکەنەوە بەشێکیان ئیموشنەڵە ئەوانەی زۆر عاتفین و بەشێکیان ئەکسپرسە ئەوانەی کە زیاتر ئەبنە فرێندلی
ئەبێ من لێکی دەمەوە ئایا ئەم کەسەی بەرامبەرم کە قسەی لەگەڵەکەم کام بەشە باشە بۆ نمونە ئەگەر هاتوو بەشی درایڤەر بوو ئەو نەوع کەسانە بوو کە پێیان ئەڵێن تۆزێ معقدن ئەبێ هێشتا قسەکەم کەمەوە بۆ زۆر حەزیان لێ قسەی زۆر کەم بکەی بەڵام تۆ گوێ بگری باشە جەماعەتی شیکەرەوەکان نا ئەبێت تۆ خۆ حازرکەی بۆ هەموو لاینەکان کە ڕێزم هەیە ئافرەت زۆر شیکەرەوەیە حەزیان لێ لە هەموو لاینەکان جوابەکان وەربگرن ئێستا من ئەوەنەی بۆ دێرین خۆم حازر کردووە بۆ شاکار نالە بەرەوەی شاکار ئەزانم ئەنەلایتیکەڵ نییە بەس کە سێری یەک دوو بەرنامەیەم کرد دێرین زۆر ئەنەلایتیکەڵە خۆم بە کۆمەڵێک لاینی حازر کردووە لەسەر ئەمە ئەگۆڕێت ئایا من چۆن کۆمیونیکیشن لەگەڵ بەرامبەرەکەمە ئەەکەم بەڵێ دکتۆر دە بەحسا هەندێک کردە گوتێ نوکەدا ئەوێن ماستەر هەی دکتۆرە هەی دوو شۆڵە دوێ دادگەڕیە بڵێ ئەم واسلوان بینین نوکە گەنجێمە دوو بخۆ مامۆستایە زانکۆی ئەوە نوکە لە زانکۆی تێتە خاندن ئەوە کو نوکە بازاڕ پێویستی پێ هەی بەڵێ دێرین خان ئێمە ئەتوانین بڵین زانکۆ تاکە ڕێگان نییە بۆ دۆزینەوەی هەلی کار باشە بەسیترین شت ئێستا من ئەمڕۆ بۆ لای بەڕێستان ئەمتوانی بە سیارە بێم ئەمتوانی بە تەکسی بێم بەداخەوە هەتا ئێستا پەبلیک ترانسفێرمان نییە چی پێڵێن گشتی گواستنەوەی گشتیمان نییە ئەگەر نە ئەمتوانی بێم زۆر نێزیک بوومە ئەمتوانی بە پاسکیل بێم ئەمتوانی بە ماتۆر بێم کەواتە ڕێگە گەلێک زۆرە و جامیعەش یەکێکە لەو ڕێگانەی کە بنیاتەنە دروستەکە بەڵام دیسان ئەیڵێنەوە ئەگەر ئەمە شەهادەکەت بێ کۆمپیتەنسیەکان سکێڵەکان تواناکانی لەگەڵانە بێ ئەم شەهادەیە بمبورنەوە قسەکەم یاک فلس ناهێنێت دێرین خان من لە 2000 و تقریبا 14ەوە گروپێکی هەلی کارم هەیە لە فەیسبوک بەبێ بەرامبەر ئیش بڵاوەکەمەوە تاوەکو ئێستا باشە یەکێک لە گەورەترین مشکلەکانی کە ساحب ئیش تەلەفۆنم بۆ ئەکاتەوە پێمەڵێ بریتە لەوەی کە کەسەکە شەهادەکەی هەیە بەڵام لە هاتووەکانی نییە کەسەکە شەهادەی هەیە بەڵام گەشتبینی نییە سەعاتدەی بەیانی یانزەی بەیانی من خۆم بەسەر ماتوە تەلەفۆنی بۆکەم جواب ناداتەوە بۆ مقابلە خەوتووە باشە پێڵەی بەخوا دوێنێ تەلەفۆنم بۆ چەند کەسێک کردووە ئەمڕۆ مقابلەیان هەیە ئەڵێ سبەینێ ناتانم بۆ ئەڵێ وەڵای ئیشەکی زەروریم هەیە ئەگە دەکرێت بایە دووس بی ئێ باشە بەس تۆ ئۆڕێدی ئەمە ئیشە لەم دقەیە پێم وتوتمە ئیشت هەیە ئەڵێ نەوەڵا ئەیکامی ئیشە زەرورەکە باشە یعنی ئەمە لێ هاتووەکانم من پێویستە دێنەوە سەرەوە ئەگەر من ئەو سکێڵی قسەکردنم هەبێ گفتوگۆیم هەبێ ئەتوانم زۆر بە ئاسانی داوای لێبوردن لە کەسەکەی بەرامبەرم کەم بەڵام بە ڕێگایەکی تر ئەوەیە کەواتە زانکۆ یەکێکە لە ڕێگاکان بەڵام ئێمە ڕێگامان زۆر زۆرە زانکۆ ئێستا خاصەتەن ئێمە لە لوبنانی فەڕەنسی لە قسمی CDC زۆر هەوڵە دەین دیڤلۆپی گەنج بکەین گەنج بەرەو پێشەوە ببین بەڵام لە هەمان کاتا تۆ وەسائل گەلێ زۆرە دێرین بەسیترین شت ئەو مۆبایلی کە تۆ بەدەستەوەیە ئەو مۆبایلە من ناڵم سێری فەیسبوک مەکە ناڵم سێری تویتەر مەکە ناڵم سێری ئینستا مەکە سێری سناب بکە بەڵام لە جیاتی پێیجی گاڵتە و گەپ پێیجی فێربوونی زمانی ئینگلیزی لایکە کاکە کۆمەڵێک خەڵکمان هەیە قسەی زۆر جوان و سکێڵەکانمان بۆ بەرەو پێشەوە بن ئەوانە لایکە باشە دکتۆریانی سوۆسیال میدیا بەعام لە کوێی معادلەکەیە ئوستازی من ئەتوانم بڵێم لە تۆپایە بە پێی هەموو قانونێک سوۆسیال میدیا ئەگەر من بزانم لە ئێستاە سوودی لێ وەربگرم لە منیش باشتر ینی ئەچێتە چوارچێوەی ئەو یاساکانی بەڵە یەکێکە چکە ئێمە یەکێک لە کارامەیەکانمان بریتە لە چۆنێتی بەکارهێنانی تەکنەلۆجیا یەکێکی تر بریتە لەوەی چۆن سوودی لێ ئەبینم چۆن سوود لەم تەکنەلۆجیایە ئەبینم باشە من گەنج هەیە ئەزانم سەعاتێک لەسەر تیکتۆکایە باشە لەسەری بە بەڵام دە کۆمەڵێک پیجم بۆ لایکە ئەو پیجانەی کە کۆمەڵێک کەس هەیە کاکە ترێنینگەدا دەورە ئەدا بەبێ بەرامبەر پێتەڵێ وا قسە بکە وا لە بەرکە وا ئەسلوب بکە بۆ مقابلە خۆت وا حازرکە ئیشت هەبوو وا بکە وا جواب بەرەوە بەستی ترین شت چونکە ئێمە هەموو ڕۆژێ ئەبێ فێر بین ئێمە یاسای 3-8مان هەیە حتمما بەڕێستان ئەزانن 8 یەکەم بخەوە ڕاستە 8 دووەم کاکە یان بخوێنە یان ئیشکە بەڵام 8 سێم دابەشکە
ئیشکە ئاخر بەوانەی کە تەلەبن ئێستا بەڵێ هەشتی سێمە دابش کە بەسەر 4 دوویە دویەکیان تەنها بۆ خۆ دانیشە واز لە هەموو خەڵک بێنە میدیتیشن بکە لەگەڵ خۆتا قسە بکە و جە وەرگرا دوی دووەمیان تایبەت کە بەو کەسانی کە خۆش دەوێن فامیلیە فرێندە هەر یەکێکە دوی سێیەمیان تایبەت کە بەخواپەرستی و بە نوێژ و بە تاعات دوی کۆتاییشیان تایبەت کە بە فێربوونی شتی تازە منە بێ هەموو ڕۆژێ شت فێر بم بۆ لەبەرەوەی دنیا هەموو ڕۆژێ ئەگۆڕێت لا مجلل الأمريكان للتنمية البشرية باسيوا كالله أجر هم الرجل توشتك فيرنا بوي أو تو لمعادلة لآخر آخري یار هەموو ڕۆژێ شتێک فێر نەبووی بەڵێ ئەگەر هەموو ڕۆژێ شتێ فێر نەبووی تۆ لە ئاخر آخری بۆیە من ئیمامی عومەر ڕزای خوا لێ بێ ئەفەرمێ ئەگەر تۆ ئەمڕۆت وەکو دوێنێ بوو بمری باشترە باشە کەواتە من ڕۆژانە بێ فێر بم والله سوشیال میدیا بەکاربێنم من خۆشم بەکارێنم بەڵام با ئەو شانە بێ کە شتە فێرەکە چکە بۆ خەڵک ئەچێ بەرەو پێشەوە خەڵک بەرەو پێشە ڕوا من ناکرێ بەگدا بنێم دکتۆر ئەم دهێن بابەتی مەگەلێکی سەرنج ڕاکێشەمە پرسیارین زێدەترێت بۆتە هەی بەلێمە راپۆرتەکە هەیە ئەم فێک بە دەبینەر بین و خۆدەینە و دێڤەگەڕبین جنێ و بڵاوبوونەوەی ڕق و کینە لە نێو سوشیال میدیای خەریکە یادبیتە دیاردەکە و چەندین کێشەیان لێکەوتینەوە ڕۆژین بیران و شارەزایان توێژەر دەبێژن پێویستە چارەسەری بپەلە بێتە دۆزین بۆ ئەوەی شیرازە خێزانێ زیاتر تێک نەچیتن بەهۆی فراوانبوونی تەکنەلۆژیا ئێستا سۆشیال میدیا لە هەموو ماڵ و شوێنە گشتیەکان بەردەستە بۆیە بووەتە بەشێک لە ژیان ئێستا ئەوەی دەگوزارێت لەم خزمەتگوزاریە بڵاوبوونەوەی ڕق و کینەیە جگە لەوەش بووەتە شوێنێک بۆ بڵاوبوونەوەی جنێ و قسەی نەشیاو بۆیە شارەزایەکی سۆشیال میدیا دەڵێت پێویستە لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت و سنوورێک بۆ ئەوە دابنرێت ئەم بابەتانە لە میدیا نییە ڕاستە هەندێک لە میدیاتەوە گلاوە لەو بابەتانە بەڵام ئەم بابەتانە سۆشیال میدیایە سۆشیال میدیاش لە بەشێکی زۆر لە وڵاتان سانسۆر کراوە کۆنتترۆل کراوە ئاسایی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە ئەو سۆشیال میدیا بەکارهێنراوە ناگونجاوی کە ئێستا لە کۆمەلگایە بەڕاستی بەکار ئەهێنرێت کۆنتترۆلی بکات و زۆر ئاسان ئەتوانێت لە پەرلەمانی نوێ پرۆژه یاسایی بۆ تەقدیم کات حکوومەت دامەزراوەی فەرمیمان هەیە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە فەرمانگەی میدیا و زانیاریمان هەیە ئەتوانن تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆلی ئەمە بکەن زۆربەی کێشەکان بە تایبەت کێشە خێزانیەکان لە ڕێگەی سۆشیال میدیاوە دروست بوون جگەلەوەش بەهۆی جنێودان لە لایڤەکان دەیان کێشەی کۆمەڵایەتی دروست بوون و گیان لە دەستدانیشی لێیەکەوتووەتەوە توێژەرێکی کۆمەڵایەتی دەڵێت پێویستە بیری هۆشیاری فراوان بکرێ بۆ ڕێگریکردن لە نەمانی دیاردەکان خەتای کۆمەڵگای تایە خەتای لەگەڵ ڕێزمە خەتای ئەوانی تایە کە ئێستا گویان لە منە کە سەیری من ئەکەن بۆ تۆ ئەتوانی بەڕاستیەکەی خۆت ئەنلایک ئەنفۆلۆی ئەو شوێنانە کە کاکە ئەو تا مۆبایلەکە لە گیرفانمان مۆبایلەکە لە دەستە ئێکاکە تۆ خۆت برەوی پێەیە کێ برەوی پێەیە کۆمەڵگایە برەوی بۆ و کەسانە یاوە کە با بڵین هەزاران هەزار فۆلۆوەرسیان هەیە ئی بۆ کاکە گیان لەبەرەوە یەکەم لایانی کە ئەو حاڵەتە چارەسەر کرێ بریتە لە لایانی معریفی ئینسانەکان نەبوونی سانسۆر و یاسایەکی تایبەت بە سۆشیال میدیا ڕق و کینە و جنێودانی لە سۆشیال میدیا بڵاو کردووەتەوە تاکە چارەسەریش بە قسەی ڕۆشنبیران بڵاوبوونەوەی هۆشیاریە بۆ ئەوەی چیتر سۆشیال میدیا ئەم دیاردە خراپانەی لێ نەکەوێتەوە ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی بەلێ بینەران دکتۆر بەریان بچینە لای راپۆرت دێتە گوت دنیا ڕۆژ ڕۆژەیە بەرەو پێشچیت ئەم هەمی وێ دەزانین باشە ئەم وەکی گەنجێک ئەسوەکی گەنجێک دگەل وێ پێشڤچوونێدا ڕۆژ ڕۆژ چاوە خۆ بگونجینم یا زەحمەت نابیتن بەڵێ دێرین وشەیەکی زۆر زۆر جوانە توت خۆ گونجاندن بەڵێ خۆ گونجاندن یەکێکە لە گرنگترین سکێڵەکان لە هاتوویەکان باشە مەسەن یەکێک لە مشکلەکانی گەنجی ئێمە ئەتوانین بڵین وابزان پێڵێن قچکە تەنک
ئەتر نییە هەموو شتێک قبول ناکات هەموو شتێک بەرگە ناگرێ باشە ئەدابت نییە ناتوانێت خۆی لەگەڵ هەموو شتێکا بگونجێنێت من پێویستە خۆم لەگەڵ هەموو شتێکا بگونجێنم چکە بۆ من لە ئەرزم لە بەهەش نیم هەموو شتێک بە دڵی من بێت باش نییە کە من لە ئەرزم هەموو شتێک بە دڵی من نییە ئەبێ خۆم بگونجێنم ئەفلاتۆن قسێکی زۆر جوانی هەیە لە عاقڵ ئەو کەسێ خۆی لەگەڵ هەموو جێیەکە بگونجێنێ نەک بێجەوە کە لەگەڵ ئەوە بگونجێ ئەستا من هاتمە ئێرە پێتان وتم لێرە دانیشە من ئەبێ لێرە دابنیشم و خۆم لەگەڵ ئێوە بگونجێم نەک بڵێم وەڵای من حەزم لە جێگەکەی شاکارە کاکە ئیلا ناکرێ بۆ لەبەر ئەوەی ئێوە باشتر ئەزانن و من کە هاتومەتە ئێرە منە بێ خۆم بگونجێنم بەسیترین شت من پێویستە کەسێک هەڵبژێرم کە چاو لەو بکەم ببێ بە ڕۆڵ مۆدێلی من بەڵام نەبم بە کۆپی پێیست بەڵام با ڕۆڵ مۆدێلی من بێت تاوەکو بزانم ئەو چۆن گەیشتووەتە ئەو اینجا من لێرەوە هەوڵ بەم و بکەم بەو باشە یەکێک لە نقطەکان بریتە لەوەی کە من ئەبێ بزانم ئایا نقطە زعفەکانی من چییە وەکو گەنج طبعاً کاتێک ئەڵێم من وەکو گەنج قسەکە نقطە زعفەم چییە لەکوێیە بەسیترین شت ئێمە شتێکمان هەیە پێی ئەوترێت اینجا باشە وەرەقەیان زۆر بۆ هێناوم SWOT analysis SWOT SWOT analysis چییە یەکێکە لە شیکردنەوەکانی عالەمی پێی ئەوترێت personal SWOT analysis من پێویستە ئەم خەتە بۆ خۆم بکەم ئەلێرە بنووسم SWOT لە ئێسەکان بێم نقطە قووەتەکانی خۆم بنووسم ئایا من چ نقطەیەکی بە قووەتم هەیە لەکوێیە ئەم نقطە بە قووەتانەی من باش بەڵام مقابلێکی پێویستە من نقطە زعفەکانم بنووسم چکە هەمومان زۆر باشتر نقطە زعفەکانی خۆمان نەزانی باشە لە کاتێکی تر ئەبێ بێم لێرە ئایا چ دەرفەتێکم هەیە ئۆپۆرچونیتیەکانم چییە باشە ئەی چ تهدیدێکم لەسرە ئەزانن هەر گەنجە کە تەخەڕوزەکە تهدیدە لەسەر گەنجەکەی پێشووتر ئەگەر بێت و توانای سکێڵەکانی لە من باشتر بێت باشە کەواتە من خاڵی یەکەم ئەبێ هەستم ئەم نقطە زعفانم چاکەم بۆ نقطەی قووەت تاوەکو ئەم تهدیدانەی لەسەرما ببێتە چی ببێتە دەرفەت باشە کەواتە من پێویستم بەوەیە واز لە هەموو دنیا بێنم و پشتیش لە کامیرە بکەم باش نییە دانیشم بە تەنیا من چ نقطەیەکی زعفم هەیە لەکوێیە نقطە زعفەکەی من باشە ئایا خەلەلەکەم لە چییە من شاکارم لە تەلەڤیزۆنێکی بەناوبانگا ئیشەکەم و توانام هەیە بەڵام حتمەن یەک دوو نقطەم هەیە ئەبێ پەرەی پێ بم باشە بۆیە هەڵەستم ئەو پێرسۆناڵ ئەنەلایزسە بۆ خۆمەکەم و بڕیارە دەم لەکوێیە کامە نقطەی منە ئەبێ باشی بکەم چکە من خۆم لە هەموو کەسێ باشتر خۆمە ناسم لەوەیە ئەتوانم خۆم بەرەو پێشەوە ببەم لەگەڵ دنیاە بگونجێم ئایا کام لێهاتوویم نییە بۆ نمونە یەکێک لە لێهاتوویەکان بریتە لە کریتیڤیتی بریتە لەوەی کە من کەسێکی کریتیڤ و داهێنەر و کریتیکەڵ تینکینگ بم هەتا من لەناو ئەو بۆکسەی کە خەڵک بۆ نمونە ئەمە بۆکسی خەڵکە هەتا من لەناو ئەم بۆکسەیە بژیم وەکو خەڵک جیاواز نابم ڕاستە پێوترێت thinking outside of the box من ئەبێ هەستم لە دەرەوەی بۆکسەکە بیر بکەمەوە تاوەکو زەرفەکەم دروستکەم و توانەکانی خۆم بخەمە ناوی بیەمە کەسی بەرامبەرم پێی بڵێم فەرمو ئەمە منم ئەمە تواناکانی منە وەکو گەنجێکی کوردستان و هەولێر و هەر شارێکی تر دکتۆر تەداوا بوتڵێکی کرد بوو باوکە یە تەداوا کردی ئەس بێن باشە دکتۆر ئەف بتڵە بۆ چ بوو ئەگەر هەفکارت من هاریم بکەن و بتڵای بۆمە بینن باوێنن بژیت دەستخۆش دکتۆر تەبە بۆ چ بوو بەڵێ زمانی خۆی دێرین خان باو باوی هارد وۆرکەر بوو ئەیانوت ئێمە ئەو کەسانەمان پێویستە کە هارد وۆرکەرن کە ئەتوانێ ئیشی قرس بکات و لەژێر قورساییە ئیش بکات باشە ئێستا ئەوە نەماوە پێوترێت سمارت وۆرک یعنی زیرەکی چییە من ئەم بوتڵم هەیە زمانی خۆی ئەبواە توانام هەبێ ئەم بوتڵە ئەوها ببەمە پێشەوە
باشە ئەمە هاردوەرکێرێ ئێستا گۆڕاوە زمانی سمارت وۆرکە ئەبێ ئەم بڵاوها بەرمە پێشەوە بەبێ ئەوەی ئەوەنە خۆم ماندووکەم ئەوەنە وەختیشم لێ بڕە بەسیترین شت من شتێکم هێناوە بۆ ئێوە بێژە مامۆس دکتۆر هەتا توێتینە دەرێزی پرسیارێکی زۆر کورتی کوالتی ئۆر کوانتیتی ئەم کوالیتی کوالتی بەڵێ بەردەوام کوالیتی لە بەرەوەی کوانتیتی زۆر زۆرە باشە کوانتیتی زۆر زۆرە بەڵام ئەگەر من کوالیتیەکەم جیاواز بوو ئەوە من جیاوازە بم لە هەموو ڕوویەکەوە بۆیە کوالیتی نەکوانتیتی باش جەماعەت ئەم وەرەقەیە ئەمە کۆمەڵی ڕقەمم لێ نووسیوە وەختێکتان بۆ دانێم لەو وەختەیە باش نییە مەگەر مۆبایلەکەی خۆتمان بیتێ دێرین خان لەو وەختەیە دکتۆر نەوەڵە هەر بۆمان خرە سەر تایمەرەکە بۆچی مەکاکە لەو وەختەیە ئەم ئایپادەنەتان لادەن هەر کەسەتان بزانین چەند ڕقم دیاری ئەکات واتە یەکت بینیەوە بازنەیەکی ینی بۆ نمونە 3-4 سانێ ناتوانین سێرەکی بکەیت نه یەکسەر یەک دقە کە وتم ستارت اینجا دوو ڕقەمیە ئوستازی من یەکە بینیتەوە یەکە بینیەوە بازنەی لێدەی لە دوای یەک چەندێ دوو ئەچمە سەر دوو دوای ئەچمە سەر سێ دوای ئەچمە سەر چوار مهمەوەی ئەبێ بە دوای یەک ڕقەمەکان بدۆزمەوە ناچیتە سەر 5 تا 4 نەدۆزیتەوە شاکار وازەخ باش ئێستا تۆ نەوت بۆ نمونە ئەم لە کاتی کۆنا ئەم دەبێ ئاوا داراوە ئێستا بێ ئاوا بێ ڕێگەکە کوردکەوە بڕۆ سەر 65 و تەواوێت یاڵە ئەمەش وەرەقی بزانین ئەنووسێت ئۆکەی شەرمەزار نەوی هی تۆش ئەنووسێت باش قفڵ بۆوە باش یەک دوو سێ ستارت فەرمونون یاڵە دویتیانە ئەمە دووانە باوەیان یارمەتی بێ بۆ تۆ سێشیتیانە بابەتە گۆرە بڕۆ مامۆستا زەمانە دێرین پێنج فێڵەکە مامۆستا لە کۆنتڕۆڵ فێڵەکە مامۆستا دوای ئاگام لێتە بێ بەس پێم بڵێ پێنج لەکوێ وا لەسەر خۆم بەوەنەیە ئۆکەی ستۆپ ئەمە دقەیەک باش تۆ تا چەنە لێە وەڵای چوار تۆ تا 5 باش ئەم جارە ئەم وەرەقەیەتانە دەمێن نەفسی وەرەقەیە باشە بەڵام یەک کە لەم چوارگۆشەیە بوو دوو لەم چوارگۆشەیە سێ لەم چوارگۆشەیە چوار لەم چوارگۆشەیە 5 لێرەیە 6 لێرەیە 7 لێرەیە 8 لێرەیە 4 ئینە بێت ئەگۆڕێ بەڵێ 1 2 3 4 5 6 بەم شێوەیە باشە گیانی من باش فەرموو ئەمە جارێ بە ئەو هابێت هەتا پێتان ئەڵێن ستارت زمانی زانکۆم بیر هاتەوە ئۆکەی ستارت ئەرێ کوا کاکە بۆ خاتری خوا ئەبێ هەر لێرە بێت ستۆپ ئۆکەی چەند شاکار وەڵی جواب بزانم گەشتە سیانزە یانزە باش طبعاً 5 گەیشتۆتە یانزە 5 گەیشتۆتە سیانزە لە نیو دقەیە ئەمە چیمان پێڵێ ئەمە پێمانەڵێ ئەگەر من هاتوو ئیشەکانی ژیانم پلانێک بۆ دانا زانیم چی ئەەکەم زانیم چۆن ئەیکەم زانیم چی هەڵەبژێرم بە نیوەی ئەو عمرەی کە هەمە 5 قاتی ئەو خەڵکانە باشتر ڕۆم کە پلانەکەیان نییە و لێ هاتووەکانیان نییە و سکێڵەکانیان نییە یعنی ڕێبەری باشترە ڕەنج بەڕیە ئێستاوە خۆتان بڕیادە من نا باشە نەفسی وەرەقەیە بەس ئا لێرە ئەگەر ببینن نقطەیەکم ئا لێرە کردو بەس کردومە بە خەت هیچی ترم نەکردووە
ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەوم پێڵێ ئەگەر من هاتوو لێ هاتوویەکانم بەکارهێنا پلانم بەکارهێنا ڕێبەریم بەکارهێنا زۆر باش بەرەو پێشەوە ئاچم لە چاو کەسێک کە بەکاری ناهێنێت ئەبێوەشمان لەبیر نەچێ شەرت نییە هەموو شتێک بە پێی ئەو ڕێبەریە بڕاکە ئێمە دانین بەڵام کورد قسەیەکیڵە پێشەوەی ڕەشەبا هەڵکە چادرەکەی خۆ قایم کە باش نییە هەڵی کرد هەڵی نەکرد تۆ چادرەکە و قایمە پێویستم بوو پێویستم نەبوو من ئەم سکێڵ و ئەم لێ هاتوویە ئەزانم اینجا ئەمە یەکێکە لەو شتانەی کە من بەو لێ هاتوویە زیاتر سەرکەوتووە بم باشە دکتۆر جان ئەگەر خاڵی دەستپێک دەستنیشانکەی بۆ گەنجان بۆ جێبەجێکردنی ئەم یاسایانە خاڵی دەستپێک پێما بێ هەمیشە زەحمەتە بەڵێ چییە؟ خاڵی دەستپێک سواتە دانیشە لەگەڵ خۆت ئالە و عرزە باز لە هەموو خەڵک بێنە دایک بە خوشک برا هەرچەیە نقطەی زۆعفم چییە؟ کاکە من لە چ نقطەیەکە خراپم لەکوێ خەلەلم هەیە باشە دکتۆر بە جۆرێکی تر بەڵێ جان ئاخر چۆن ئەوە بکەم یعنی چۆن بگەم بە خاڵی یەکەم ئەخناڵین ئەوەتی ئەگەم باش چۆن ئەو یاسایانە ینی لە ژیانی خۆمان بدۆزمەوە ینی هەنگاو بنێم بۆ دەستپێکی خاڵی یەکەم هەنگاو بنێم بۆ دەستپێکی خاڵی یەکەم کە من زانیم لەکوێیە مشکیلەم هەیە هەڵەسم ئەو مشکیلانە ئەو خاڵانە یەک چارەسەرەکەم چۆن چارەسەری یەکەم ئایا دێرین چۆن توانی جامیعەتەوە بکات و لە جێیەکی ئاوها بەناوبانگیش بکات دێرینەکەم بە قدوەی خۆم ئایا شاکار چۆن توانی ئەو ڕنگانە لەگەڵ یەکا تەنسیقکە شاکارەکەم بە قدوەی خۆم ئەیشی لەسەرەکەم بەس نابم بە شاکار نەفسی ڕنگ لەبەر ناکەمەوە بەڵام هەوڵەدەم ئەو تەنسیقانە لە مێشکما بمێنێ بۆ شتی تر نابمەوە دێرین کۆپی پێست بەڵام هەوڵەدەم بزانم ئایا چ نقطێک لە دێرین هەیە تواناکان لە من نییە هەوڵەدەم لە خۆم ئازیایکەم تۆ ماتی چیەن غەڵەتی دێرین دووبارە ناکەمەوە کە دووبارەم نەکردەوە من بۆم بەو کەسەی کە زۆر باشە بم دکتۆر جا ئەسوەکی گەنجێک بێ ئاخفنێت پێشەم ئەم بۆچی بێ هیواینە بۆچی ئەم ڕەشببینین تا چەند پێویستە ئەم ئاسوو دەبین تا چەند پێویستە مە باوەڕی بخۆ هەبیت پاشی ئەم هەنگاو بنێن بۆ سکیلەکان بەڵێ ئەتوانم بپرسم بڵم بۆ ڕەشببینی لە چی وانە دکتۆر دایم ئەم وایت فێر بووی تشتێکی هاتیەت مێشکێمەدا دەما مەزان کۆ خلاص کرد پێویستە حکوومەت هەلاکار بۆ مەدابین بکات دێدا بخینم حکوومەت دێ بۆ من کە دێدا بخۆن ینی بڕاستیە بە فکرەکە غەلەت نییە بڵێ سەد هزار غەڵەتە چونکە بۆ لە بەرەوەی ئەو باوی ئەو وەختە نەما حکوومەت و حکوومەتیش ناتوانێت ئێستا حکوومەت وە هەڵەسێ کۆمەڵێک لە بەشەکانی ئەداتەوە بە کەرتی تایبەت من نابێ ئەوم لەبیر بچێ ئەو سەرکەوتن و ئەو دەستکەوتەی من لە کەرتی تایبەت بەدەسیێنم لە حکومی زەحمەت بەدەسیێنم باشە چکە لە کەرتی تایبەت زۆر بە سەرحی قسەی بکەین معاشەکەم باشترە لە کەرتی تایبەت سەلماندنی خود باشترە لە کەرتی تایبەت کۆمەڵێک گەنجی بەتوانە و خوێنگەرم و ئاکتیڤ هەن کە من بۆ خۆم باشترە خۆم لەگەڵ ئەوانە بەرەو پێش ببەم و بگەم بە ئاستی ئەوان باش نییە بۆیە و پاشان من بۆ ڕەشبین بم هەمومان کە سواری تەکسیە بین ئەڵێن بەمان بە بۆ فلانجێکا بە بێ منەتی سوارە بین ئەڵێن ئەو تەکسیە ئەزانێ ڕێگاکە لێرە سوارەبی ئەچی بۆ نمونە بۆ دوهۆک لەگەڵ تەکسیەکە بێ منەتی ئەڵێ ڕێگەکە ئەزانێت باشە سواری پاسێکەبی بۆ بازار بێ منەتی ئەڵێ ڕێگاکە ئەزانێت چۆن بێ منەت نەبم لە شتێک و ڕەشبین بم کە من ئەم ژیانە خوا بۆم بەڕێوە ئەبە ئەو سایەقیەکەم بۆ ئەکا نا بالعکس ئەبێ زۆر گەشبین بم من ئەمڕۆ کە هەستە یەکەم شت کە هەستای ئەبێ بڵێ خوا زۆر سپاس ڕۆژێکی ترت پێیان ئەلحەمدوللیلا ئەو کەسێ خۆشمێ ئەیبینم ئەو کەسەی دوێنێت دڵم شکاند و ئەمڕۆ چاچیەکەم و پاشان ڕەشبین بم لە بەرچی بەس سەیری ئەو نعمەتانەکەی کە خوا پێیاوی گەورەترین گەشببینیە دێرین خەڵکمان هەیە تەمەناکە بتوانێت دانیشێ خەڵکمان هەیە تەمەناکە بتوانێت قسە بکە خەڵکمان هەیە تەمەناکە بتوانێت نان بخوا کاکە شاکار بەس سەرێک لە خستەخانە بەی اینجا ئەزانی تۆ چ نعمەتێکە هەیە
کەواتە من ئەم نیعمەتانە خوا ئەڵێ لە ئین شەکەرتم لەزیدەنەکم ئەڵێ تۆ سوپاسم کە من بەو زیاکەم کوارە داهاتاتوانی دەبڵێ ئەلحەمدولێلە بۆ زیاکە بەستی ترین شت. باشە دکتۆر هەر لە سەدەی 21 ئەو ئاستەنجیانە چین کە ئەبنە هۆکاریەوەی کە گەنج نەتوانێت یاسایانە جێبەجێ بکەن. بەڵێ ئەو ئاستەنجیانە کۆمەڵێک ئاستەنجی زۆرمان هەیە کە ئەبنەوە ئاستەنجی یەکەم و لە هەمویان گەورەتر بریتە لە خود. خۆم نامەوێ خۆم بگونجێنم، خۆم نامەوێ ئەو ئەفێر بم. باشە بۆ لەبەرەوەی لە کۆمفۆرت زۆنین. کۆمفۆرت زۆن چییە؟ بریتە لەو زۆنەی بریتە لەو جێگەیەی کە حەزم لێ نییە هیچ شتێکی تازە فێر بم، نامێ هیچ کەسێ پرسیارم لێ بکە، دەوامێکی بچووکی خۆمم هەیە، نە من علاقم بەسەر تۆیە، نە تۆ علاقت بەسەر من بێ، نەخۆم بەرەو پێشە بم ئەیبی نییە. خەڵکانێکمان هەیە 10 ساڵە 20 ساڵە لە یەک جێگەی ئیشەکات و ڕاتبێکی کەم وەرەگرێت و تەواو بۆ بەسیترین شت خۆی بەرەو پێشەوە نابە. بەڵێ بەکەم ڕازیە. باشە گوێڕاڵە، بەڵام ئەوە گوێڕاڵەکە زەرەری بەخۆی گەیاندۆتەوە. باش نییە بۆ لەبەرەوەی تۆ ئەمڕۆ تەڵەبیاتی ژیان شاکاریان ئەوەنە زۆر بووە، من نابێ بەو کەمەی جاران ڕازی بووم و بتوانم ئیشکەم ڕاست لەبەرەوەی ناگەم بە شتەکانم. ئەمە خاڵی دوو بریتە لە 4 دەوروبەر. 4 دەوروبەرمان ئەزانی ئەو پەیجەی کە تۆ لایچەکەی ئەو با بڵێن سۆشیال میدیانی کە بەکارێنی ئەو برادری کە لەگەڵتە تەئسیرێکی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر تۆ. تۆماتیچیان لەگەڵ کۆمەڵێک برادرە ببە بە برادر کە ئەوان کەسانی ڕۆشنبیر و خوێنەوار و هەوڵ بدەن بۆ توانەکانیان، تۆش هەر لە خۆتەوە فێرەبی کتابێکە گریتە دەستەوە و ئەی خوێنیت و خۆت بەرەو پێشەوەی لەگەڵ کۆمەڵێکی تر بە برادر کە بۆ نمونە کەسانی بوارێکی تر بن ئەچیتە سەر ئەو بوارە. اینجا ئەمە کۆمەڵێک ئاستەنگە کە ئێمە شاکار شتێکی تر فلکسبڵ نین. ئێمە یعنی ئەوەمان مشکلەیە نەرمونیان نین، مڕوونەمان نییە. ئەیتر نا چۆن نەبێوا بە من بڵێ کاکە چی بوو چی ڕوویە ئەوە پێیوتی کاکە ئەوە ڕوویدا چی بوو. یعنی ئێمە ئەوە نەی بیرکردنەوە لە مشکلەکە گەورەکەین، مشکلەکە خۆی گەورە نییە. باش نییە؟ ئەمە وا لەم نەکە نا من ئەوە ئیتر فێر نابم، ئەوە ناخوێنم، ئەوە ناکەم، ئەوە ناچم، ئەوە نابم بۆ لەبەرەوەی فڵان شت ڕوویدا. ئەمانە هەمووی چاڵنجن یاخۆ با بڵێن هەمووی بربەستن. وا لەم نەکە کە من نەتوانم بەردەوام بم. شتێکی ترمان هەیە بریتە لەوەی کە ئایا من چۆن هەڵسوکەوت لەگەڵ خەڵکە ئاکەم. چۆن هەڵسکەوت لەگەڵ خەڵک؟ ئایا هەموو خەڵک نەفسی شتە؟ باش من دووەڕقی ترم بۆتان هێناوە ئەتان دەمێ. باشە لەم دووەڕقەگەر یارمەتیمان بە یەک تۆز بە کورتی چکە کاتمان زۆر کە بەسەر چاو بەسەر سرم لەم وەڕقەیە 3 تۆپم بۆ هەڵبژێرن. باشە بکاتە ئەو نەتیجەی کە لەسەرەوەیە. باشە هەر چۆنی لێکەن چی لێکەن کەیفی خۆتانە فەرمونون. کورامە ئاسانە یاڵڵا 3 تۆپ. قەینە دێرین خەفەت مەخۆ. چۆن دێرین چەند ئێوە چوارە 15 13 11 بەڵێ چەنەکە سی ناکات؟ نا 29کە ئەی یەکەکەی تر ئەوکەی چکەوتتان کاتمان کەمە گوێتان لێبێت چیم وت من ئەو من خیاڵم لای کاتەکەی گینام نەسەن چیم وتە 3 تۆپڵ بژێرە بگاتە ئەو نەتیجەیە. ئەنج وتم چی لە وەرەقەکەی کەیفی خۆتە بەسیترین شت ئەوها ناکە ئەوها 20 سوڕێنە ئەما بێتە چەند نوێیەکە ئەبێ بە 6 کەواتە من 6ەکە دائەنێم لەگەڵ 13 و لەگەڵ ڕقەڵی تر بە ئیسراحەت ئەبێت. دکتۆرم بەیانە زۆر چوین بۆ کەوەر کەواتە شەرت نییە من بەو ئیتیجاهی هەمە سەیری هەموو خەڵکم ڕاستە چونکە یان وشەی غەڵەت ئەڵە فلان کەس غەڵەتە کەکە غەڵەت نییە بە ئیتیجاهی من غەڵەتە. ئێستا لە من بپرسم بڵێن چی ئەبینی لە مستودیە ئەڵێم وەڵا باخ و باخاتێک و ئاوێکی جوان کاکە تۆ ئەیبینی تۆ ئێستا ئەیبینی باخ و باخات لەولا نییە. کەواتە کەسیشمان خەڵەت نین لە ناو یەک ئیتیجاهین بەڵام من بەلایەکە ئەو بەلایەکە ئەمەیە کە چۆن
کۆمیونیکیشنەکەم لەگەڵ بەرامبەر مامۆستا زۆر سپاس کە تا بڕۆ میوانی پرۆگرامی بەیانی 24 بوویت ئەم گەلێک دەوڵەمەند کردین بە ئامۆژگاریان خۆ بە ئاخنێت خۆ زۆر سپاس بۆ ئێوە هیوام سەرکەوتنتانە و بەردەوام بن ئینشەڵڵا شاکر بەژە ئەم دەتگەل دکتۆرە کۆتایی بە پرۆگرامە خۆینین بەلێ بینەران ئەبە گشت بەرگە بابەتێن ئەڕۆی بەیانی 24 بوو هیویدارن جیە ڕەزامەندیە هەر چاکێکی بی ئەڤڕۆ دوماهیکە هەفتیە هەویا دوماهیکە هەفتیەکە پڕی بەرەکەت بۆ هەوات خازم هەتا شەمبیێ تێینە خزمەتەوە خودت گەل هەوە بیتن سپاس بۆ کاتی کە بەیەمەتان بەخشی تەندروست باش و دڵخۆش بن خواتان لەگەڵ